بەڵێ خۆشەویستان ئێمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەردەوام ئەبین و هەر بۆ بەڕێزراکردنی ئەم ڕۆژێ کە ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە لە شاری سلێمانی کۆمەڵێک چالاکی و ڕێوەڕەسم بەڕێوە ئەچێت و کە ئەمڕۆژ ئەو چالاکیانە لە شاری سلێمانیدا بۆ پشتگیریکردنی زیاتری کەسانی خاوەن پێداویستی تایبەتە و هەروەها بۆ پاڵپشتیکردنیانە ئێمە بە شێوەیەکی ڕاستەخۆ تەرزەمان لەگەڵ ئەبێت بۆی بزانین ئەو کار و چالاکیانە و ئەو ڕێوەڕەسمانە چین کە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی کەسانی خاوەن پێداویستی تایبەتەوە بەڕێوە ئەچێت تەرزە ئەم کاتەوە باش و سڵاوە لێبێت. خۆشەویستان سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەرانی ئازیزی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت. بە ئومێدم ئەمڕۆژ ڕۆژێکی پڕ جوانی و تەندروست باشی بێت بۆ هەموو لایەکتان. وەک هەمووان ئەزانن سی دوانزە ڕۆژێکی زۆر تایبەتە، ڕۆژی جیانی کەم ئەندامانە. بێگومان لێرە و لەوێ هەمووان پیرۆزبایی لە تەواوی ئەو کەسانەکەین کە کەم ئەندامن، بۆیە سی دوانزەی هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی جیانی کەم ئەندامان بە خۆشحاڵیەوە. لێرەش کە من لێرەوە ساوم کۆمەڵی ڕۆژ بە هاوکاری گروپی شانۆی کەم ئەندامان چالاکیەکی پڕاوپڕ تایبەت بە ڕۆژە جیانێکە لێرە بە ئامادەبوونی چەندین کەسایەتی و میوان لێرە تاوی چالاکیەکان بەڕێوە دەچێت. بێگومان کۆی تاوی ئەو چالاکیانەش خۆی ئەبینێتەوە لە نمایشکردنی ئەم تابلوانی کە لە پشت منەوەیە کە گزارشتێکی جیاواز ئەبەخشێت بە ئەم ڕۆژە و لە هەمان کاتە نمایشکردنی شانۆییە کە لەلایەن چەند کەسێکەوە تاوی نمایشی شانۆیەکە بەڕێوە دەچێت و لامان کاتە پەردەلادانە لەسەر پەیکەرێک پێم خۆشە دوجار لە زاری میوانەکەمەوە زیاتر ئاماژەی پێ بکەین. ئەمە زۆر بە کورتی ئاماژە بۆ بکەم جارنامەی مافی مرۆڤ لە 24/1992 کۆمەڵی ڕۆژ بە فەرمی لەو ڕۆژەیە دامەزراوە، بۆی بە خۆشحاڵیەوە ئێمەش وەکو کەناڵی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ پیرۆزبایی لە تەواوی کەم ئەندامانی کوردستانەکەین لە هەر جێگەیەکەوە کە بینەرمانون و لە ئێستاشا کە لەم ڕۆژەیە لە کۆمەڵی ڕۆژ ئامادەن و لە چالاکیەکەیە تاوی مەراسیمەکە بەسەر ئەکەنەوە. بە خۆشحاڵیەوە یەکەم میوانم پێم خۆشە بچمە لای لەسەر تاوی ڕۆژە جیانێکە قسەمان بۆ بکات. زۆر بەڕێز کاک دلێر شێخ جەبارم لەگەڵا بێت لە پرسایی بەشی پەیوەندیەکانی کۆمەڵی ڕۆژ. بە خۆشحاڵیەوە ئامادێ. سوپاس بۆ ئامادەبوونت کاک دلێرگیان بە هەر لەوە دەست پێ بکەین سەرتا پیرۆزبایی ئەم ڕۆژە تایبەتە لە ئێوەی بەڕێز و تەواوی تیمەکەی خۆتانەکەم. پێمان بڵێ چالاکیەکانتان خۆی لە چیا ئەبینێتەوە، ئەم چالاکیانە تا چەندە دەرخستنی وزە و توانە و هێز و بازووی کەسانی کەمەندامە. زۆر سپاس. منیش پیرۆزبایی ڕۆژی جیهانی کەمەندامان لە کۆی کۆمەڵگای دنیا و بە تایبەتی کەمەندامان و بە تایبەتتر لە هەڤاڵ و ئازیزەکانمان کە کەمەندامن و لەوەتەی کەمەندام بوون بە ئیرادەیەکی جوانەوە توانیویانە بگەنە چەنەها ڕێکخراوی کەمەندامی بۆ داکۆکیکردن و فشارکردن بۆ بەدەستێنانی مافەکانمان. ئەمڕۆ کۆمەڵی ڕۆژ وەک یەکەم ڕێکخراو لەسەر ئاستی کوردستان و عێراقەکە لە ساڵی 92 دروست بووە و پشکی گەورەی هەبووە لەوەی کە قەڵەم ڕەوێکی باش بوون لە نووسینەوەی یاسا و دەستور بۆ کەمەندامانی عێراق و کوردستانیش. ئەمڕۆ لە کۆمەڵی ڕۆژ پێم خۆشە ئاماژە بۆ بکەم پەردە لەسەر پەیکەری باوکی ڕۆحی کەمەندامان ئەندازیار نووری شێخ ڕەزای کۆیک لا دەدرێ بە قسەی ئێمە نا بە قسەی هەموو ڕێکخراوەکانی عێراق و کوردستان کە باوکی ڕۆحی کەمەندامانە. دوجار نمایش و پێشەنگایەکی خانمە کەمەندامی ئەکتەر دەستەی کارگێڕی کۆمەڵی ڕۆژ خاتو ئەڤین سابرمان هەیە. دوجار گروپی شانۆی کەمەندامانی کوردستان هەر لە هۆڵی کۆمەڵی ڕۆژ نمایشی شانۆی ماسکی ئاوێنە شکاوەکانەکەن بەمەش ئەمانەوێ بۆ دنیا بڵێین چۆن دروشمەکەمان ئەمڕۆ لە شێر ناونیشانی دروشمی کۆمەڵی ڕۆژ ئەم بۆ ئەم سەی دوانزە ئەوەیە نەخێر بۆ دەرۆزە بەڵێ بۆ داهێنان. ئەمانەوێت لەم ڕێگەوە بڵین کە کۆمەڵی ڕۆژ داهێنانەکە و کۆمەڵی ڕۆژ ئەوێ زۆر سانستیانە کەمەندام بخاتە ئەو شوێنانەی کە خۆیان مەبەستیانە و بیرمان نەچێت دوجار کۆمەڵی ڕۆژ لەسەرەوە ئەساسە دروست بووە هەموو کەمەندامێک بتوانین لە بەکاربەرەوە بکەین بە بەرهەمهێن. پێم وایە ئەمە بۆ کۆی مرۆڤایەتی دروستە و بە تایبەتی بۆ کەمەندامان بۆ ئیرادە جوانەکەی کەمەندامان و جارێکی تریش من دەستخۆشی و سپاسم بۆ کورساتی ئەسیس کەماڵی هەمومانە و ڕۆژێکی نوێ و بەڕاستی نیشانەی بە تەنگاوە هاتنی ڕۆژی سەی دوانسەی و دوجار چالاکی کەمەندامانە
ئومێد دەکەین بە هەمومان بتوانین ئیرادی جوانی کەمەندان پیشانی هەموو بینەران و بیسەرانی ئەزیز بین و جارێکی تر ماندوو نەبن و دەستان خۆش بین. زۆر سپاس کاک دلێرگیان هیچ پەیامێک هیچ کۆمنتێکی ترز ماوە بۆ ئێمە بۆ تەواوی بینەرانی خۆشەویستی کورسات بۆی لەم ڕۆژەیە بتوانین هەمووان وەکو بەڕێزیشت ئاماژەت پێکرد هاوکاری یەکتری بین لە دەرخستنی توانە و وزەبەخشی تەواوی کەم ئەندامان لەبەرەوەی هەم کەسانی ئاسایی بتوانن هاوکارێکی باش بن وزەی ئەرێنی ببەخشن بە کەسانی کەم ئەندام ئەمە بێگومان دروشمێکی تایبەتی ئەم ڕۆژەیە کە ئێوە خستوتانەتە ڕوو و بتوانین یارمەتی دەرێک بین لە تەواوی بوارەکانی ژیان بۆ کەسانی کەمەندان. دروستپاس پەیامی ئێمە لێرەوە بۆ کۆی کۆمەلگایە بۆ کۆی ڕاگەیاندنەکانە بە تایبەتی کورسات چۆن پێشتر قسووری نەکردو ئیشی لەسەر ئیرادە و توانا و جوانی کەرامەتی کەمەندام کردووە ومێدەکەم بە هەموو لایەکمان چکە ئێمە ڕاگەاندن بە کەم نازانین بەڕاستی لە دوای ئەوەی کە ئێوە پەیامەکە گەێنن بێگومان لەوەی کۆمەڵی بینەر هەیە ئاشنانە بۆەوە ئیشاڵەت تەمەناکەم لە میانەی ئەم بەرنامە جوانەی بەڕێستانەوە ئاشنا بێ بەوەی کە کەمەندام بریتی نییە لەوەی کە زۆر جار لە ملەولای بیسین کە کەمەندام و هەڵایەک لەسەر کرێ کە کەمەندام وایە ئەمانە دوجار بیرمان نەچێ ئەوەی کە داهاتی سربەخۆی خۆی نەبوو بیرکردنەوەی سربەخۆی خۆی نییە و تەمەناکەم ئومێدی زۆرمانە کوردستان بکاتە و ئاستەی کە ئێمەش بڵین ئەگەر سەیری سیستمی هاتو چۆمانە سەیری حەزارەتمانەکەن سەیری خەڵکی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتمان بکەن من ئەو نەماوە و جارێکی تر دنیایەک سوپاس بۆ بەڕێستان و زۆر بەخێر هەر بشی زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک دلێر شێخ جەبار بەڕێزیان لێپرسایی بەشی پەیوەندیەکانی کۆمەڵەی ڕۆژ بێگومان وەکو لە زاری خۆشی و ئاماژەی پێکرد هێز و وزە و توانا و بازووی کەسانی کەم ئەندام بێگومان وزەیەکی ئەرێنی بەخشە بە تەواوی کۆمەڵگەی کوردی و لە هەمان کاتە تاکەکانی نێو کۆمەڵگە بتوانن هاوکار و هەماهەنگێکی باشی دابینکردنی کۆی بوارەکانی ژیانیان بن بۆ کەسانی کەم ئەندام تا بتوانن هەمووان ئەو هێز و بازوی کە هەیەە بیخەنە ڕوو لەبەر ئەوەی ئەوان لەگەڵ ئەوەی ئەگەر بەشێکی جەستەشیان لەدەستیابێ بەڵام لە هەمان کاتە وزەیەکی باش چالاکیەکی باش بەنێو کۆمەڵگا بەخشن جا ئێستا پێم خۆشە لەسەر بەشێک لەو پێشەنگا شێوەکاری قسە بکەم خاتونێکی زۆر چالاک خاتونێکی وزە بەخش خاتونێکی ئەرێنی لەلام ئامادەیە بە خۆشحاڵیەوە کە جێگەدەستی لە کۆی تەواوی پێشەنگا شێوەکاریەکەی ڕەنگی داوەتەوە زۆر بەڕێز خاتو ئەڤین سابر شێوەکار لەگەڵ مایە خاتو ئەڤین سوپاس بۆ ئامادەبوونت سەرەتا پیرۆزبایی ڕۆژی گیانی کەمەندامانتان لە یەکەم لێرەوە پەیامی بەڕێستان چیە؟ زۆر سپاس بەخێر بن سەرچاوان کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە خۆشحاڵ بووم من وەکو شێوەکارێک ئەمڕۆ لە کۆمەڵی ڕۆژ توانیمە ئامادە بم بە کۆمەڵە تابلۆ کە بۆم ڕۆژە جوانە پیرۆزبایی لە هەموو کەمەندامانی جیهان بکەم و پێیان بڵم ئێوە داهێنام بکەن ئێوە بەردەوام بن ئێوە هەموو کاتێک جوانن ئەتوانن کاری جوانتر و باشتر بکەن هیچ کاتێک کۆڵمەیان لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن بەختەوەر بن گەشاوە بن ئەم ڕۆژە جوانتان لە پیرۆز بێت. زۆر سپاس ئەڤین خان پێمان بڵێ ئەم پێشەنگا شێوەکاری کە کردوتە زیاتر گزارش لە چیەکات بۆچی لەم ڕۆژەیە ویست کۆمەڵێک ڕنگ کۆمەڵێک لایەنی جوانی ئەرێنی لەم ڕۆژەیە بخەیتە ڕوو لە ڕێگەی نیشاندانی تابلۆکانتەوە. بەڵێ وەکو ئەبینین تابلەکان تێکەڵن وەجبەیەکیان لە گوڵ و تەبیعەت سروشتێکاتەوە وەجبەیەکی تریشیان لە کۆمەڵە فیگرە و کەسایەتی و با بڵێن مرۆڤ پێکاتەوە کە بواری کەمەندامی بێت یاخود کەسانی ناکەمەندام تێکەڵ بن بەیەکەوە ئەکرێ ئێمە هەردووکی بەیەکەوە کۆ بکەینەوانێ بخەینە سەریە کە ئەکرێت ئێمە لە ناو سروش تابین ئێمە جارێکی تر ژیان ببەخشینەوە بۆ ژیانی کە مردووە بۆ کەسانی کە لە ژوورۆن و ئەڵێن ئێمە مافی چوونە دەرەوەمان نییە یاخود بە مافی خۆی نازانێت چوونە دەرەوە هەموو کەسێکی ئاسایی هەوڵم ماوە هەردووکی تێکەڵ بەیەک کەمەوانێ و ئێرە کە شوێنێکی کەمەندامیە بناسرێتەوانێ کە هەچ کەس هاتە ئێرە بزانێت کە ئێرە ڕەمزی کۆمەڵگەیەک یاخود شوێنێکی کەمەندامیە لە ناو کۆمەڵگایەکی ناکەمەندامە بەداخەوە ئێمە زۆرنی کات وایەتە بەرچاومان کە خۆمان دوورە پەرێزەگرینە کۆمەڵشتی جوان لە کۆمەڵێک شوێنی تایبەتە بەڵام ئەکرێت ئیتر ئێمە بینە دەرەوە وا بزانم ئیتر کاتەکە ئەوەنا زۆر هاتوۆنێتە پێشەوە سەرکەوتوین کە ئەتوانین هەمومان داهێنا بکەین بینە پێشەوە هیچ کەسە لە خۆی نەترسێ هەمیشە جوان بین.
پامێکی زۆر جوانت خستە ڕۆ خاتو ئەڤین پێم بڵێ لەم ڕۆژەیە کەسانی هاوشێوەی خۆتکە بامان شێوە کارن و ئەگەر هاتوو لەم ڕۆژەیە بتوانن لە ڕێگەی پامێکی شەوە بێ خو لە ڕێگەی ئەنجامدانی چالاکیەکی جوانی شەوە بێت بتوانن بەشداری بکەن بەڕێزت نەک شێوەکاری بەڵکو لە شانۆیەکیشا بەشداریت کردووە لەم ڕۆژە جوانەیە. بەڵێ بەگومان هیوادارم هەچ کەسێک ئێستا گوێبیستی من ئەبێت یاخۆ دواتریش گوێبیستی من بێ زۆر ئاساییە بەڵام بتوانن پامێک بچووکیش بێ لە ڕێگەی ئەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێت یاخۆ لە ڕێگەی هاوڕەکانیانەوە بێت لە هەر شوێنێکەوە بێت بڵاوی بکەنەوە مافی خۆیان با بسەلمێنن نەک داوای مافکەن و هیچ دیار نەبن پێویستە تۆ وجودی هەبێت تاکو داواکاریەکش دەبێت من خۆم ڕاستە ئیشی شێوەکاریەکەم کردو ئەمڕۆ لێرە و شێوەکارێک بەشدار بووم بەڵام لەگەڵ ئەوەشە چەند ئیشێکی شانۆیشمێ و ئەمڕۆژ بەشدارم لە شانەیەک و دواتر هەر لەگەڵتان نابمەوە بە خۆشحالیە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونی ئێوە بەخێر بن سەرچاو. دووبارە سپاس بۆ میوانەکەشم خاتوو ئەڤین سابر شێوەکار جا ئێستا پێم خۆشە یەکێکی تر لەو میوانانە وەرگرم کە لە چالاکیێکی زۆر وزەبەخشی جوان لە ڕۆژی گیانی کەم ئەندامان لە شانۆیەکە بەشداری کردووە و هەمووشمان ئەیناسین زۆر بەڕێز کاک حکمت معروفم لەگەڵا بێت چالاکوان کاک حکمت سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ تۆی بەڕێز سەرەتا ئەم ڕۆژتان لێ پیرۆزەکەم پامی بەڕێستان چیە؟ یەک دنیا سوپاس بۆ پیرۆزبایەکەی ئێوە لە ڕاستیە ڕۆژی جیهانی کەمەندامان ڕۆژێکە کە کەمەندامانیانەوێت تایە هێز و تواناکانی خۆیان بۆ کۆمەلگاکەی خۆیان دەربکەن لە هەر هەمووی گرنگترەوەیە کە تێبکۆشین لە پێناوی ئەوەی کەسانی کەمەندام لە کوردستان و لە عێراق و لە کۆی دنیاە بگەن بە مافەکانی خۆیان کارێک بکەن لەناو مجتەمەعەکانی خۆیانە کاریگەر بن هەڵسوڕاو بن وەکو تاکەکانی تر وەکو کەسانی تر لە چالاکیە جۆرە و جۆرەکانی کۆمەلگاکەی خۆیانە بەشدار بن. کاک حکمت ئەو شانۆیی کە ئەمڕۆ لە ڕێگەی چالاکیەکە و لەم ڕۆژە گیانیەیە نمایشیەکەن و پێشکەشی تەواوی ئامادەبوانیەکەن تاوی شانۆیەکە چ گزارشتێکی جوان ئەگەیەنێت بە کەسانی کەمەندامان و بیرخستنەوە یاخود پەیامێکی جوانە بۆ ئەو کەسانی کە کەسانی ئاساین و لە نێو کۆمەڵگەیان خۆی لە ڕاستیە هونەری شانۆ هونەرێکی ئینسانی یەکجار کۆنە کاتێک کە کەسانی کەمەندام شانۆکەن بەو مانایە کە یانەوێت لە ڕێگەی شانۆوە توانەکانی خۆیان و داواکاریەکانی خۆیان وەکو تاکێک لە ناو کۆمەلگاکەی خۆیانە بگەێنن ئەم شانۆیە لە نووسینی کاکدار و عەزیزە و لە دەرهێنانی کاک ئاسۆی نووری سەلیمە خاڵێکی گرنگ لە ناو ئەم شانۆیە هەبێ کە کاک ئاسۆ هەوڵ و تیپەکە هەوڵی بۆیە ئەوەیە کە کەسانی ناکەمەندام ئەو کەسانەی کە هیچ گرفتێکی جەستەییان نییە بێن لە ناو تیپی شانۆی کەمەندامانە وەکو هاوڕێ کەمەندامەکانیان بێن و ڕۆڵیان لەگەڵا ببینن ببن بە بەشێک بەوان ئەوان ببن بە پشتیوان لە ڕێگەی شانۆوە کاریان لەگەڵا بکەن ئەوەی کە ئەم تیپە ئەیەوێ بیکە ئەوەیە کە کۆمەلگا ئاگادار بکاتەوە لەوەی کە کەسانی کەمەندام ئەیانەوێت لە ڕێگەی هونەرە ئینسانیەکانەوە لە ڕێگەی شێوەکاری و لە ڕێگەی شانۆ لە ڕێگەی مۆسیقاوە تواناکانی خۆیان لەلایە و لەلایەکی تریشەوە ئەوە بسەلمێنن کە ئەکرێ لە ناو کۆمەلگاکەی خۆیە ئەگەر ماف و ئیمتیازات و ئەگەر هەلی یەکسانی بۆ بڕەخسێ کەسێکی بەرهەمهێنە بێ کەسێکی شانۆکارە بێ ڕەنگە کەسێکی شێوەکار بێ وەکو خات و ئەڤین دەرهێنەرێکی باش بێ وەکو کاک ئاسۆی نووری سەلیم یان وەکو ئەکتەرەکانی ترمان ئەکتەری باش بێ بۆیە ئەم شانۆیە دەلالەتی لەوەیە کە کەمەندامێتی ڕێگر نییە لەوەی کە مرۆڤ ببێ بە کەسێک لە دەرەوەی کۆمەڵگەکەی ئەکرێ لە ڕێگەی جگە لە کارکردن جگە لە خوێندن لە ڕێگەی هونەری ئینسانیەکانی شەوە بتوانێت پەیامەکانی خۆی بگەێنێ. سپاس بۆ ئێوەی بەڕێ. پەیامێکی تر ماوە ئاماژەی پێ بکەیت؟ تەنیا شتێک کە لەم ڕۆژەیە من داوای بکەم ئەوەیە کە کوردستان بە شێوەیەکی گشتی لە ڕووی تۆپۆگرافیاوە تۆپۆگرافیایەکی ئاڵۆزیە ئەبێ دەسەڵات ئیش بکا لەسەرەوەی شار ئاوەدان بکاتەوە شار
بەو مانایی کە بۆ هەمووان گونجاو بێ بە کەمەندامانیشەوە نابێ زانکۆ قوتابخانە باخچەکانمان شوێنە گشتەکانمان وەڵەکانی شانۆمان وەڵەکانی شێوەکاریمان ناکرێت کەسانی کەمەندام ئەوانەی کە وێڵچەر بەکارێنن ئەوانەی کە دارشەق بەکارێنن نەتوانن بچن بۆ ئەم شوێنانە بۆیە تکاکەم و هیوادارم لە ساڵی داهات و ئەم کاتەیە شوێنێک نەمابێتەوە لە کوردستانەوە کە مندامان نەتوانن بچینە ناویان تا لە هەلی یەکسانی خوێندن بەهرەمەند بن لەگەڵ یا بتوانن لە چالاکیە جۆرە و جۆرەکانی کۆمەلگاکەی خۆیانە بەشدار بن تاکێک بن ئەکتیڤ و بەرهەمهێن و وجودیان هەبێ لە ناو کۆمەلگاکەی خۆیانە. سپاس بۆ تۆی بەڕێز. زۆر زۆر سپاس بۆ میوانەکەشم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک حکمت معروف بەڕێزیان چالاکوان دووبارە ڕۆژی گیانی کەم ئەندامان پیرۆز ئەەکەین لە تەواوی کەم ئەندامان لە سەرانسەری گیان و لە تەواوی هەرێمی کوردستانیش بە ئومێدین ئەم ڕۆژە بەرزا بگیرێت لە ڕێگەی نیشاندانی چەندین چالاکی جۆرا و جۆر و هەمووان بتوانین وزە و هێز و ئیرادەی باش ببەخشین بە کەسانی کەم ئەندامان لەبەرەی ئەوانیش هیچ جیاوازیەکیان نیە و وەکو هەر تاکێکی نێو کۆمەڵگە ئەتوانن وزەی ئەرێنی ببەخشن بە تەواوی بوارەکانی ژیان و لە نێو کۆمەڵگەکەی خۆشیانە بۆیە ئەوە ئەرکی خۆمانە ئەرکی کەسانی ئاسایەکە بتوانین دەستگیرۆی و یارمەتی و هاوکارێکی باشی کەسانی کەم ئەندامان بین وێنەکان خۆشیان ئەدوێن ئەوە تا بەبەرچای خۆمان و کەسانی شێوەکار کەسانی بەهرەمەند هەن لە بواری شانۆیە توانیویانە خزمەتی یەکجار باش بکەن و هەتا بوارەکانی تریش بۆیە لێرەوە دووبارە پیرۆزبایی تەواوی ئەم ڕۆژە ئەکەین و ئەمە تەواوی زانیاریەکانیش بوو کە لە کۆمەڵەی ڕۆژ بە هاوکاری گروپی شانۆی کەم ئەندامان تاوی زانیاریەکانم گواستەوە ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرمو. زۆر سپاس بۆ هاوکارمان تەرزە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کار و چالاکیەکانی ئەم ڕۆژەی بۆ گواستینەوە دووبارە سپاس